دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان و ئاشکرابوونی چەند حاڵەتێک لە سلێمانی حکوومەتی هەرێم چەند ڕێکارێکی گرتەبەر و ڕیاری داخستنی کافتریا و مۆڵەکان و زۆرێک لە شوێنە گشتەکانیدا هەروەها سەرجەم بۆنە ئاینی و کۆمەڵایەتەکان ڕاگیران و ئەرگای مزگەوت و کەنیسە و شوێنە ئاینیەکان داخران و نوێژی جەماعەت و تاریهێنیش قەدەغەکرا بە بیانووی خۆپارێزی و ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. بەڵام ئەنجومەنی باڵای فتووە و یەکێتی زانایان پێچەوانەی بڕیارەکە ئاماژەیان بەوە کرد مزگەوتەکان داناخرێن و نوێژی جەماعەت و تاریهێنیش بەردەوام دەبن، چونکە مزگەوتەکان پاکترین شوێنی سەر ڕووی زەوین و هەر کەسیش بە ڤایرۆسەکە بمرێت شەهیدە. کاردانەوە لەسەر جیاوازی بڕیارەکان تونتر بوو. کاتێک یەکەمین حاڵەتی مردن لە سلێمانی تۆمار کراو، توش بووەکەش مامۆستایەکی ئاینی بوو. لە سەرەتادا یەکێتی زانایان ڕایانگەیان نوێژی جەماعەت ڕادەگیرێ و تاریهێنیش بۆ یەک هەفتە ئەنجام نادرێت. بەڵام هەندێک لە ڕۆشنبیران و هاوڵاتیان پێیان وابوو پێنەگەیشتن لە ناوەڕۆکی دین کارەسات دروست دەکات وە لە جیاتی موژدەی شەهید بوون باشتر بوو ئەنجومەنی باڵای فتووە ئامۆژگاری خەڵک بکەن بۆ خۆپاراستن لە دژی ڤایرۆسەکە، چونکە مژدەی شەهید بوون مەترسی ئەوە دروست دەکات هەندێک لەوانەی توش بوون و خۆیان شاردۆتەوە بەهۆی تمۆیان بۆ چوونە بەهەشت خۆیان ئاشکرا نەکەن و کەسانی تریش توش بکەن. لەلایەکی تریشەوە پیشانی خەڵک بدەن کە تەندروستی و ژیان لە فەلسفەی دینە و لە مێژوشدا ڕووداوی وا هەبووە. بۆ نمونە نزیکەی پێش 1423 ساڵ عومەری کوڕی خەتاب بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی تاعون لە شام تا نەخۆشیەکە نەما نوێژی هەینی و جەماعەتی ڕاگرت. لە بەرامبەر ئەمانەشدا هەندێک لە هاوڵاتیان دژی بڕیاری داخستنی دەرگای مزگەوتەکان لە پارک و شوێنە گشتەکاندا نوێژی جەماعەتیان کرد بێ گوێدانە خۆپاراستن لە ڤایرۆسەکە. ئەمەش لە کاتێکدایە لە جیهانیشدا لە مانگی ڕابردووەوە بڕیاری قەدەغەکردنی شوێنە پیرۆزەکان و شوێنە گشتەکان بۆ ماوەیەکی کاتی خراوەتە بواری جێبەجێکردنەوە و هاوڵاتیان پابەندی بڕیارەکان. بۆ نمونە لە هۆنگ کۆنگ تەواوی کەنیسە و کڵێساکان داخراون. کاسۆلیکەکانی فلیپینیش کڵێساکانیان چۆڵ کردووە. بە پێی ڕای چاودێرانیش ئەو کەسانەی نوێژ دەکەن لە مزگەوتەکاندا زۆر بەکەمی ماسک بەکاردەهێنن کە ئەمەش مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە زیاتر دەکات. پرسیارە سەرەکیەکە ئەوەیە ڕێکارەکانی حکوومەتی هەرێم ڕێگری لە ڤایرۆسەکە دەکا و هاوڵاتیان پابەند دەکات یاخود سەرکێشی و بێمتوانەیی هەندێک لە هاوڵاتیان بە ڤایرۆسەکە و بڕیارەکانی حکوومەت بەردەوامیان دەکات بە پابەند نەبوون بە ڕێنمایەکانەوە.